السلام عليكم سلااوتان لێبێ خوێندکارانی عەزیز لەگەڵ ئێوەدایان لە دەرسێکە لە زانستی ماددە زۆر سات دەوان ئێمە لە دەرسەکان ڕابردوو ئاشنا بووین کە ماتریال ساینس چییە لە چەند بابەتێک پێکات و چوار دانە فەقەری سەرەکیمانە بوو لە فەسڵی یەکەمدا تا ڕادێک سەرەتایی تاوتومان کرد ئەڵێمە چەند فەسڵێکمانەیە تایبەت بەو هەرێکە لەو بابەتانی کە پێشتری باسمان کرد وەکو میتال وەکو سێرامیک وەکو کۆمپۆزیت و پۆلیمەر چوار دانە فەسڵی دیاریکراون کە تقریباً زیاتر شتەکان شی دەکاتە لەسەر ئەو بابەتەوە دەتوان بڵێم ڕۆکی زانستی ماددەش ئەو چوار بابەتەنە بەرحاڵ ئێمە فێربووین کە ماددە لە ئەتۆمات پێکاتوە لە گەردیلەکان پێکاتوە و گەردیلەکانیش زانیمان کە بنچینەی هەموو مادەیەکن جا مادەکان لەو چوار بابەتی کە باسمان کە چ میتال چ کۆمپۆزیت چ مەسەلەن پۆلیمەر بێ یاخود جۆرەکەی تر بێت هەرێکە لەوانە بێت لە ئەتۆم پێکاتەوە هاتە بەردی بناغی ئەتۆم بوو و ئەتۆمەکانی زانیمان کە لە ناوک و لە بەرگی ئلکترۆن پێکاتوە و ئەو بەرگی ئلکترۆنەیە کە دیاری دەکات کە ئەو ئەتۆمانە چۆن ناچۆن تەعامل لەگەڵ دەوروبەرەکەی خۆیان بکەن و بەپێی ئەو تایبەتمەندی کە هیان بوو دەیانتوانی لەگەڵ یەکتردا دەمج بن بەند دروست ئەو بەندانەش کارگەری لەسەر باقی بیهێڤیەرەکان واتە تایبەتمەندەکانی ماددە وەکو میکانیکا پرۆپەرتی وەکو تێرمال پرۆپەرتی و باقی سیفەتەکانی ماددە بوو و دواتر ئێمە ئاشنا بووین بە چەند شتێکی تر وەکو مەسەڵەن میکانیکا پرۆپەرتی ئەمە ئاشنا بووین لە چاپتەری ڕابردوو کە باسمان کرد کە لە ڕێگای ئەکسپێرمنت و ئەمە چۆن دەتوانین تێستی بۆ بکەین بە تایبەتی بۆ میتاڵەکان کە دەمانتوانی لە ڕێگای 10 ساڵ تێستەوە ئێمە گرافەکمانە بێت کە گرافەکە دەتوانین ئەنەڵایزی بکەین شیکردنەوەی بۆ بکەین و پاش شیکردنەوەی ئێمە چەندین پارامێتەریمان دەست دەکەوت کە لە ڕێگای ویدیۆ دەمانتوانی مادەکەمان قیاسکەین کە ئایا ئەوە بە عەمەل چ ئەپلیکیشنێک دێت لە ئێستادە ئێمە دەمانەوێت هەنگاوکە بنین کە پێی دەوترێ فیز دایگرام طبعا فیز دایگرام زۆر گرنگە کە بە معنای گۆڕینی بڵێن بە معنای دۆخ دێ واتە هێڵکاری دۆخ ئێمە لە دەرسە ڕابردوو بە کورتی باسمان کرد کە هێڵکاری دۆخ بە شێوەیەکی کلاسیکی ئێمە سێرمان کردووە بۆ شێوازە دەردەکەوێت کە لە دوو تەوەرەی پرێژەر یا تێمپرچەر یاخود مەسەڵەن ڤۆلیۆم و تێمپرچەر یا پرێژەر و ڤۆلیۆم واتە سێ دانە کوانتیتیمان هەبوو کە لە تێرمۆداینامیکیشدا باسمان کرد بوو و لەوێدا ئێمە دەمانزانی کە مادەیەک چۆن دەتوانێت دۆخەکەی لە جۆرەك بۆ جۆرەك بگۆڕێت هەڵبەت لە تێرمۆداینامیکدا ئێمە مەبەستمان لە دۆخ ئەو بوو کە ئایا مادەکەمان لە شلەوە دەگۆڕێت بۆ ڕق یاخود مەسەڵەن دەگۆڕێت بۆ مادەی سێم کە پێی دەوترێت گاز دواتە جۆری گازی کە لەو سێ حاڵەتە تێدەپەڕێ تەمان ئێمە دەزانین لە کەوندا چوار حاڵەتمانەیە کە حاڵەتی چوارەم بریتی لە پلازما کە پلازما بریتی لەو ئەتۆمانێک کە ئلکترۆنە گیان چەندین ئلکترۆنیان لەدەست داوە و تەنها ناوک ماوەتەوە ئەوانە پێیان دەوترێت پلازما کە تەمان مادەیەکی بارگاوینە و تەمان 99 جیهانیش لە پلازما پێکاتوە چکە لە ڕاستیدا پلازما هەموو ئەستێرەکان لە پلازما پێکاتونە بەڵام ئێمە لە وەکو هەسارەکان کە ئێستامە لەسەر هەسارەی زەوی دەژێن پێویستیمان بە زانستی دۆخەکانی دیکەیە کە تەمان ئێمە زیاتر لەگەڵ ئەو سێ دۆخەی کە باسمان کرد سۆلید لیکوید لەگەڵ ڤەیپەر یاخود ستیمدا دەژێن جا بۆیە ئێمە باش وایە بە تایبەتی کە ئێمە زانستی ماددە دەخوێنین کە زانستی تەکنۆلۆژیایە بنچینەی هەموو تەکنۆلۆژیایەک زانستی ماددەیە و هەروەها ریسێرچەرەکان توێژەرەکان چ فیزیا چ زانستی کیمیا ئێستادا جەخت لەسەر ئەو بابەتە دەکەنەوە هەتا ئەوانەی کە لە هەندەسەشن بە تایبەت هەندەسەی مەواد محاولە دەکەن زیاتر و زیاتر لە بابەتە تێبگەن جا بۆیە ئێمە لە زانستی ماددە یاخود لە مێتالۆرجی و هەندەسەی مەواددا دایگرامەکەمان هەیە کە جیاواز لەو دایگرامە ئەویش بریتێ لە کۆمپۆزیشن واتە لە باتی تێمپرچەر لێرەکانی ئێمە لەو تەوەرەیە کۆمپۆزیشنمانێ کۆمپۆزیشن واتە پێکاتە واتە چەند لە مادەی دووەمیان سێم داخل بە ماددە سەرەکیەک کراوە و گۆڕانکاریەکان بە تایبەتی لە مێڵتینگدا دیراسە دەکرێت لە چ نقطەیەک
لە چپلەیەکی گەرمیدا ئەو مادەمان دەتوێتەوە کاتێک کە ئێمە مادەی دووەمیان سێمی داخڵ بکەین. وەروە چەندین گۆڕانکاری دیکە کە ئێمە لەو فەسڵدا ئینشەڵا باسییان دەکەین. تەمان وەکو کۆنتێنت ئێمە وەسفێکی خێرای بابەتەکە دەکەین، وەروە ئەو بچینانەی کە پێویستە لە سەر فێس دایگرام بزانین باسییان دەکەین. و باینەری فێس دایگرام ئاشنا دەبین پێوەی کە چییە. تەمان هەر وەکو دایگرامێکی ئاسایی وایە، بەڵام چەند تایبەتمەندێک هەیە لە ناویدا کە ئێمە ئاشنا دەبین پیانەوە. وە لە کۆتاییدا بە شێوەیەکی خێرا باز لە ئایرۆن کاربۆن سیستەم دەکەین کە تەمان پێشی دەکترێ ستیل کە بڵێن پێکاتی سەرەکیەکەی ئایرۆنەواتە ئاسنە و مادەی دیکەش دەتوان داخل بکرێت، بەڵام ئێمە لێردا تەنها باسی کاربۆن دەکەین کە تقریبا بەناوبانگترین سیستەمە لە ئایرۆنە. باش وەکو وەسف ئێمە دەوێت بزانین کۆمپۆننت چێ. کۆمپۆننت یاخود کۆنستیتوێنت واتە کاتێک ئێمە سیستەمێکمان هەیە، سیستەمێکی مادەمان هەیە، لە چەند کۆمپۆننتێک پێکاتوەلاتە لە چەند پێکاتێک دروست بووە. ئەو پێکاتان دەتوانێت ئێلیمنتێک بن وەکو ئاسن، وەکو مەس، ئیتر مەسەلەن نیکڵ، تیتانیۆم، هەرێکە لەوانە پێیان دەکترێت ئێلیمنت، یاخود دەتوانێت کۆمپاوندێک بن. کۆمپاوند واتە ئەو ئێلیمنتانە بە شێوەیەکی کیمیایی پێکەوە لکێنرا بن، ئیتر کۆڤاڵەنت بۆندیان دروست کردوێ یاخود ئایۆنیک بۆندیان دروست کردوێ، واتە مادە لە ڕاستیدا کاتێک کە بۆند دروست دەکات تەمان لە حاڵەت یەکەمی دەرەچواتە سیفەتی ئێلیمنتی نامێنێت بەڵکو سیفەتێکی دووەمە دەگرێت. بۆ نمونە ئێمە لە ئاودا دەزانین کاتێک کە هایدروجن لەگەڵ ئۆکسیجن پێکەوە یەک دەگرن، پێکەوە بە شێوەیەکی کیمیایی بەند دروست دەکەن، چەکەن لە کۆتاییدا کۆمپاوندێک دروست دەکەن کە پێی دەوترێت ئاو، کە سیفەتەکەی زۆر جیاوازترە لە هایدروجن بەتاختنە و ئۆکسیجن بەتاختنە. بۆیەش ئێمە لە سیستەمدا کاتێک کە سیستەمێک دراسە دەکەن، سیستەمێکی مادە چە دەکەن لە پێکاتێک پێکاتوە کە پێکاتەکان دەتوان ئێلیمنت بن، واتە کیمیکال ئێلیمنت بن کە ئێمە لە پێریۆدیک تێبڵدا دایان ناسین، و یاخود دەتوان کۆمپاوندێک بن، واتە بەردی بناغەکان لە کۆمپاوندی بچوک بچوک پێکات بن و دەتوان بە شێوەی کریستاڵن یاخود ئەمۆرفیس دەربکەون. تەمان ئێستا لەو نمونەی ئێرەدا ئێمە زینک و کەپەرمان هەیە. کەپەر بۆ ڕەنگە دەرکەوتووە و زینکش بۆ شێوازە، سە دەکەی بە شێوەیەکی ڕێکپێک مەسەلەن بەربڵاو بوونەتەوە و هەریەکە لەوانە توانیانە شوێنی خوان لەناو مادەکەدا بگرن. تەمان ئەگەر بە تەنها کەپەر لێرە هەببە لەناو کریستال ستراکچەرەکەی خۆی سەرەکە سێریکەن لە هەموو کۆرنەرەکان سێرەکە ئەتۆمێکی کەپەری تێدایە و لە هەموو فێسەکان واتاوە تقریبا فێس سنتەرت کیوبیکە کە ئێمە لە یەک لە چاپتەرەکان باسمان کرد کە کریستال ستراکچەر دەتوانێت چەند جۆرێکانە بێ. یەکێک لە جۆرەکان بریتی بوو لە فێس سنتەرت کیوبیک، واتە ئێمە ئەگەر کیوبێکمانە بێ جگە لە کۆرنەرەکان کە ئەتۆمێک یاخود کۆمپاوندێک دەتوان لە شوێنێکی دابنیشێ، لە هەرێکە لەوە چی لە فێسی ئەو کیوبانە ئەتۆمێکی دادەنیشێ کە پێ دەوترێت فێس سنتەرت کیوبیک. وەسە دەکەی بە هەمان شێوە مادەی دووەم کە زینکە ئەویش هاتووە بە هەمان شێوە فێس سنتەرت کیوبیکێک دروست کردووە کە تقریبا ئەو ستراکچەرەوی هاوشێوەی کەپەرە، بەڵام چە دەکەین بە هاوبەشی لە فەزایەکی هاوبەشدا توانیانە ستراکچەرەکە دروستکەن. تەمان ئێمە پێشتری باسمان کرد کاتێک ئێمە مۆدێلێکی کریستاڵی دەخێنەوە، مەسەڵەن بۆ لەو کریستاڵێکی ئێمە لێرە خستمانتە ڕووە هەرێکە لەو تۆپە پرتەقاڵی و مەسەڵەن ڕەساسیانە منداناوە لە باتی ئێلیمنتەکان، ئێمە لە ڕاستیدا ئەو مۆدێلەکە، بەڵام لە ڕاستیدا ئێمە ئەگەر مەسەڵەن بێت و ئەتۆمی ڕاستەقینە لە شوێنەکانیان دانێن، ئەوانە بە بچووکی دەرناکەون، بەڵکو ئەوانە دەکەونێ لای یەکتر، واتە بە تەواوی پێکەون نووساون، هیچ مەجالێکی سپیسێکیان نێشتوێتەوە. تەمان لە کاتی ڤایبرێشندا لەوانەیە هەندێک لێک دوورکەونەوە یاخود یەکتر نزیک بنەوە، بەڵام لە ڕاستیدا ئەوانە وەکو تۆپە گوانە کە بە تەواوی کۆمپاکتن، واتە پێکەوە نووساون و بە شێوەیەکی تریدی هیچ سپیسێکیان نێشتوێتەوە. و ئێمە تەمان لە یەکێک لە شتانێکی دیراسە دەکرێت لە کریستالۆگرافی ئەوەیە کە دەتوانن بە پێی جۆری کریستالەکە ئێمە دەتوانین دیاری بکەین کە ئایا ئەو کریستالە چەندی بۆشە. بەس لە ڕاستیدا ئەوەندی مەجاری تدا بێ ئەتۆمەکان هیچ بۆشایەتێک نەیاڵن بەجێ بمێنن.
طبعا ئێمە کە مادەیەکی وەکو زینک داخل دەکەین دروست کریستال ستراکچەرەکەی کە بەر هەمان شێوەی جارانە، بەڵام کاتێککە زینکێک دێتە ئەو بینەوە لە ڕاستیێسە چی کردووە؟ مەسافە یاخود دووری نێوان ئەتۆمەکانی زیاد کردووە. طبعا ئەوە تەسیرێکی زۆر هەیە لەسەر هەموو پرۆپێرتەکان و تایبەتمەندەکانی مادە. بۆیەش ئەڵۆی یاخود داڕشتە بابەتێکی زۆر گرنگە و ڕێژەی ئەو مادەی دووەمە کە ئێمە لەناو مادەی یەکەمی داوین کە مادەی بنچینەیە یاخود هۆست کە پێ دەوترێت خانەخوێ ئەوەیە کە زۆرینە پێک دێنن و مادەی دووەم کە داخل دەکرێت پێ دەوترێت دۆپان. لە طبعا ناوە کەشی هەیە کە لە کیمیادا زۆر جار ئەو بەکاردێنرێ سۆلیوت لەگەڵ سۆلڤنت ئەوانەیە کە ئەو مادە حلالانەیە وەکو ئاو کە مەسەڵەن بۆ منە ئێمە شەکری کە تێدەکەین شەکر بە معنای سۆلیوت دێ یاخود خوێ تێدەکەن خوێ بە معنای سۆلیوت دێ سۆلڤنتەکەمان بریتە لە ئاوەکە کە زۆرینەکەیە و خوێەکە یاخود شەکرەکە لە ناو خۆیدا حەل دەکات. بە هەمان شێوە ئێمە سۆلید سۆلیوشنمان هەیە. طبعا ئێمە بە تێکەڵکردنی سۆلیوت لەگەڵ سۆلڤنت مەسەڵەن شەکر و ئاو مادەیەک کەمان دەست دەکەوێت کە پێی دەوترێت سۆلیوشن مادەیەکە کە نەمادە یەکەمە نەمادەی دووەم بەڵکو تایبەتمەندی تایبەتی خۆی هەیە. هەرچەند لە ڕاستیدا ئێمە دەتوانین بە ئاسانی وەکو کۆمپاوەندێکی کیمیایی کە یەکیان گرت بێ بەڵکو زۆر بە ئاسانی دەتوانین ئێمە سۆلیوشن جارێکە شی بکەینەوە بۆ سۆلیوت و سۆلڤنت واتە لێکیان جا دەکەینەوە بە ئاسانی، بەڵام سیفەتی فیزیایی هاوبەشیان وەرگرتووە. واتە مەسەڵەن بۆ یەکێکیان مێڵتینگ پۆینتی بەرزە، یەکێکیان مێڵتینگ پۆینتی نزمە، سێدەکە پێکەوە هەوڵیان داوە کە مێڵتینگ پۆینتەکان لێک نزیکێتەوە، ئەوی کە بەرزە نزم دەبێتەوە و ئەوی کە نزمە بەرز دەبێتەوە، هاتە بە تێکڕا سێدەکەین سیفەتێکی هاوبەش وەردەگرن. بەڵام طبعا لە کۆمپاوەندەوانێ لە ئەوانەی کە بە شێوەیەکی کیمیایی پێکەوە دەلیکەندرن لە حاڵەتەدا ئێمە سیفەتێکی زۆر جیاوازمان دەست دەکەێت. لەوانەیە ئەسڵەن یەکێکیان کە پلەی گەرمی توانەوەکەی بەرزە یەکێکیان نزمترە، ئەسڵەن مادەیەک کە لە کۆمپاوند دروست بێت لەوانەیە مادەیەک بێت کە مێڵتینگ پۆینتەکە لە هەردووکیان کەمتر بێ یاخود لە هەردووکیان زۆرتر بێت. طبعا وەکو پێم گوتن مادەیەکی زۆر جیاواز دەردەکەێت، بەڵام کاتێک ئێمە سۆلیوت لەگەڵ سۆلڤنت تێکەڵ دەکەین سۆلیوشن دروست دەکەین، ئەو سۆلیوشنە دروستە مادەیەکی سێمە، بەڵام سیفەتێکی فیزیایی هاوبەش نەک کیمیایی سیفەتێکی فیزیایی هاوبەش وەردەگرن. طبعا لەو حاڵەتە ئێرەماندا ئێمە دروستە مادەکەمان شل نییە، مادەیەکی ڕقە، بە هەمان شێوە ئێمە لەو حاڵەتەدا کە مادەی هۆست و مادەی دۆپاندەکەمان تێکەڵ دەبێت کە یەکێکیان پێی دەوترێت کەمینەکە پێی دەوترێت سۆلیوت ئەویکە پێی دەوترێت سۆلڤنت، ئەو دوانە پێکەوە سۆلید سۆلیوشنمان بۆ دروست دەکات. سۆلید سۆلیوشن واتە محلولی مادەی ڕق. طبعا دروستە مادەی ڕق وا ناسراوە کە ئەتۆمەکان لە شوێنە خۆیان جێگیرن و لە شوێنێک بۆ شوێنێک ناڕۆن وەکو مادەیەکی شلینە کە بە کیفخۆیان لەسەرێک هەڵبخلیسکەن و لە شوێنێک بۆ شوێنێک کە بڕۆن. طبعا ئەو تایبەتمەندیە وای لێ کردووە کە لیکویدەکان شلەکان شکڵێکی دیاریکرایان نەبێ بەڵکو شکلی ئەو مادەیە دەگرن کە لە ناوی خراوە، مەسەڵەن لە ناو پەرداغە کراوە شکلی و پەرداغە وەردەگرن، بەڵام لە سۆلید داوانێ. بەڵام لە هەمان کاتیشدا لە ڕاستیدا سۆلیدیش ئەتۆمەکان بە تایبەتی لە شوێنێک دروستە جێگرە، بەڵام هەتا لەوێ نامێنێتەوە، بەڵکو بە هەندێک پرۆسی وەکو گەرمکردن احتیمالی ئەوەی هەیە کە ئەتۆمێک لە شوێنێک بۆ شوێنەکە بخزن. واتە لە حاڵەتی ڕەن لە فەستەکان ڕابردوو ئێمە ئاماژەمان بۆی کرد کە ئەتۆمەکان بۆیان هەیە لە شوێنێک بۆ شوێنەکە بە شێوەی ئینتەرستێشال یاخود سەبستیتیوشنال جێگۆڕکە بکەن. ئیتر جێگۆڕکەکە لە بینی خودی خۆیانە واتە ئەتۆمەکانی خودی مادەکە یاخود لەگەڵ مادەکانی کە وەکو ئیمپیوریتی داخڵمان کردوونە. طبعا کاتێک ئێمە دوو مادەمان تێکەڵ کرد سیستەمەکمان دەوێت. سیستەم بریتێ لەو چەند مادەی کە تێکەڵ کراون ئیتر دوو مادەی چەندە تێکەڵ دەکرێت ئەو پێ دەوترێت سیستەم. طبعا ئێمە شتێکمان هەیە دروستە ئێمە مەسەڵەن دەتوانن خوێ لە ناو شەکر یاخود خوێ لە ناو ئاو بکەین و بە تێگوەردان یاخود بەهۆی بەرزکردنەوەی پلەی گەرمی پاشفەرەی خوێەکە بزر دەبێت واتە بە تەواوی دەبێتە بەشێک لە ئاوەکە، ینی
خۆی بزر دەکا و بە تەواوی دەتوێتەوە. ئەو توانەوەی طبعاً حەدی هەیە، ناتوانین ئێمە بە ئارزوو خۆمان بڵێن شەکر لە ناو چا دەکەین و هەمووشی حەل دەکەین. زۆر جار لەوانەیە ئێمە ئەوانەی کە زۆر حەزیان لە شەکرێکی زۆران لە چاکرد بە هەرچەند تێکی وەردەدەن ماندوو دەبن لە تێکوەردان، بەڵام سەدەکی شەکرەکە لە بنی چایەکە هەر ماوەتەوە. طبعاً بۆ چونکە مادەکان لە ڕاستیدا لە پلەی گەرمیەکی دیاریکراو دەتوانن تا ڕادەیەکی دیاریکراو لە مادەی دووەم لە ناوخۆیاندا سۆڵف بکەن، دای سۆڵف بکەن، واتە بتوێننەوە. طبعاً ئەوە پێ دەوترێ لیمیتی مادە بۆ حەلکردنی ئەو مادەی دووەمە کە داخڵ دەکرێت. بە هەمان شێوە ئێمە لە ناو سۆڵیدشدا هەمان شتمان هەیە، واتە ئێمە بە ئارەزوو خۆمان نییە کە بڵێن مادەیەکی دووەم لەناو مادەی یەکەم دەکەین و ئیتر چەندمان تێکرد ئاساییە. مەسەڵەن بۆ لە حاڵەتی ئاسندا کاتێک ئێمە ئاسنەکی پیورمان هەبێت بمانێت کاربۆن تێبکەین، کاربۆن تا ڕادەیەکی دیاریکراو دەتوانین داخڵکەین. طبعاً هەر چەند ڕێژەکەی دەگۆڕێ بە هەمان شێوە سفەتەکانی زۆر دەگۆڕێ، بەڵام لە حەدێکی دیاریکراودا کاربۆنەکە وەکو نوقتەی لێدێ، وەکو پەڵەی گەورەی لێدێ لەناو مادەی ئاسنەکەدا و لە ناویدا حەل نابێ، واتە ناتوان لە ناویدا دای سۆڵف بێت. لەو حاڵەتەدا گرەی بچووک بچووک دروست دەبێت کە پێیان دەوترێت پریسیپیتیت. ئەو پریسیپیتانە بە تەواوی کاربۆنە، مادەی ئاسن نییە. بۆیش لەو حاڵەتەدا ئێمە دەڵێن کە مادەی ئاسنەکەمان گەشتێتە حەدێکی ساتوریشن، واتە گەشتێتە قیمە، لەوەی زیاتر ناتوانێت کاربۆنەکە یا مادەیەکی تر لە ناو خۆیدا حەل بکات. بۆیە لە مادەیەک و بە مادەیەکیش دەگۆڕێ هەندێک ئەو مادانەی کە تا ڕادەیەک ستراکچەرەکەیان کریستال ستراکچەرەکان لێک نزیکە، مەسەڵەن ئەمە لێردا نمونەی کەپەر و زینکمان هێناوەتەوە، هەردووکیان ستراکچەرەکان فێس سنتەر کیوبیکە، هەروەها سایزی ئەتۆمەکانیان لێک نزیکە. بۆ نوێسە کەپەر لەگەڵ زینک تقریبا سایزەکانیان لێک نزیکە، واتە ئەگەر ئێوە بچن ناو تێبڵدا سێریکەن تا ڕادەیەک قەبارەی ئەتۆمەکان لێک نزیکە. و بە هەمان شێوە ستراکچەری کریستاڵەکەشان لێک نزیکە. بۆیە بە کێف خۆمان ئێمە دەتوانین کەپەر یاخۆ زینک لە ناو مادەی دووەمدا حەل بکەین، هیچ کێشەیەک ڕووی نادا و هیچیان پریسیپیتیت ناکەن، واتە نابن بە پەڵەی گەورە لە ناو مادەکەدا کە تایبەت بە خۆیان بێت. بەڵاموەکو باسمان کرد ئەوە بۆ هەندێک مادە وایە، بەڵام لە هەندێک مادەشدا حەدێکی ساتوریشنیان هەیە. مەسەڵەن بۆ نمونە لێرەدا نمونەی شکر و ئاومان هێناوەتەوە کە تقریبا نمونەیەکی باوترە. ئێمە سەر دەکەن لێرەدا کۆمپۆزیشن مادەکە، مەسەڵەن کە لێرەدا مەسەڵەن ئاوی هێناوەتەوە، ئاو لێرەدا 100 ئێمە وردەوە بڵێن با شەکری تێ بکەین، کاتێککە شەکرەکە وردەوە دەکەین ناو مادەکەەوە بە ڕێژەی 120، واتە ئەگەر ئاوەکمانە بێ 120 شەکر تێ بکەین سێ دەکەین بە ئاسانی تێکەڵ دەبێت، هیچ کێشەیەکی نییە. لێرەدا چمان دروست دەبێت سۆلیوشن، واتە مەحلولێکمان دەبێت کە بە تەواوی شەکرەکە لە ناو ئاوەکەدا تواتەوە و بە هەمان شێوە 140 تێ دەکەین 160 تێ دەکەین. بەڵام کاتێک ئێمە لە نیوەی پەرداخەکە زیاتر شەکرمان تێکرد، تەمانەوە ناتوانین ئاقلاسیکەین بڵێن بە نیوەی پەرداخەکاننا، چکەوە حەجمە قوبوڵ نییە، دەبێت حتمما بە مۆڵ حساب بکرێتە ئەوەندە مۆڵە لە ئاو ئەوەندە مۆڵە لە شەکر تێکەڵ دەکرێت، یاخود ئەتۆمیک وێت یاخود ئەتۆمیک پرسنتێج ئەمە حساب دەکەین. لەو دوو حاڵەتاندا ئێمە سەر دەکەین ئێستامە لێرەدا تەوەرەی وای ئەکسیزمان بریتە لە پلەی گەرمی، ئەمە ئەوەی حساب دەکەین هیچمان بە سیلیزیە کە وحدەکەی SI یونیتە، واتە International System of Unit، و کارمان بە فەرەنهایت نیە کە تقریبا سیستەمێکی ئەمریکیە یاخود بەریتانیا، ئەوانە لە زۆرێک لە دایەگرامەکاندا هەیە، بەڵام لە ڕاستیدا ئینتەرناشناڵ نینە، تەنها لە چەند وڵاتێک دراسە دەکرێت. حاصل دەکەن لە سفری سیلیزی، واتە ئەو شوێنێک کە ئاو تا ڕادەیە خەریکە بیبەستێ، واتە طبعا لەمە کاتێککە ئاوکە دەیبەستە دەبێت بە بەفەر، ئەمە ناتوان شەکر لە ناو ئاو بکەین و بڵێن وەڵا حەلی دەکەین، چکۆ کات بۆتە سۆڵید. بەڵام لە دوایە کە گەشتۆتە حەدی میڵتینگ، واتە تواوەتەوە لە سفری سیلیزیەوە سێ دەکەین دەتوانین نزیکی 160 شەکر لە ناو ئاوەکە بکەین، واتە ئاوەکە تەنها 140 پێکات لە سۆلیوشنەکەمان. بەڵام لە دوایەوە هەرچەند ئەمە بمانەوێت شەکر زیاتر بکەین، وردە طبعا ڕێژەی 160ەکە محفوظە، واتە بە شێوەیەکی حەل لە ناو ئاوەکەدا حەل دەبێت، بەڵام زیادەکە چی لێدێ وەکو دەنگکۆڵەیەک لە بنی ئاوەکە دەمێنێتەوە. طبعا ئێمە سێ دەکەن لەو دایەگرامەدا هەرچەند
پلەی گەرمێکە بەرز بۆتەوە سێ دەکەین ڕێژەی سۆلیوبیلیتی واتە ڕێژەی حەلالەتی ئەو مادەیە سەرەکەین زیاد دەکات واتە تا ڕادێک ئەگەم پلەی گەرمێکە تا پلەی گەرمی کوڵاندن بیبێن واتە ئاوێکە لە حەدی کوڵان دابێ تقریبا 120 ئاو دەتوانێت 180 شەکر لە ناخۆیدا حەلکە واتە ڕێژەیەکی زۆر بەرچاوە طبعا وەکو باسمان کرد پلەی گەرمی یەکێک لە ڕۆڵەکانی هەیە لە حەلالەتی مادە لە ناخۆیدا مایکرۆستراکچەر چییە؟ طبعا مایکرۆ وەکو باسمان کرد ئەو وحدەیەکە کە بۆ ملیۆن بەکاردێت 1 لەسەر ملیۆن واتە کاتێک ئێمە قیاسەکان بچووک دەکەینەوە زۆر جار چی لێ دەکەین مەسەن دەڵێن 1 لەسەر 1000 1 لەسەر ملیۆن 1 لەسەر ملیار و بە هەمان شێوە وحدەیەکمان بۆ دانا بۆ ئەوانەی بچووکەکان کە پێیان دەوترێ میلی مایکرۆ و نانۆ بە هەمان شێوە ئێمە طبعا ئەو وحدانەمان لە فیزیادا پێویستە چونکە ئێمە قیاساتەکانمان وردە بە هەمان شێوە لە ماتریال ساینسدا ئێمە پێویستمان بە مایکرۆ هەیە چونکە زۆرێک لە دراسەکانمان ئێمە لە حەدی مایکرۆیە وطبعا ستراکچەرێک کە لە حەدی مایکرۆیدا بێواتە 1 لەسەر ملیۆنی مەتر بچووک بێ کە طبعا ئەو ستراکچەرانە تەنها بە مایکرۆسکۆپ دەبیندرێ مایکرۆسکۆپ واتە ئامێرێک کە دەتوانن لە حەدی مایکرۆیدا سەطحی مادەکان پێدراسە بکرێت ئیتر باسمان کرد لە یەکێک لە فەسلەکاندا کە ئێمە چەند جۆرێکی مایکرۆسکۆپمانێ یەکێک لانە ئۆپتیکال مایکرۆسکۆپ بوو جۆرێک کەشە بوو کە زۆر باو بوو لەناو ماتریال ساینسدا کە پێیان دەوترا SEM یاخۆ سکانینگ ئێلێکترۆ مایکرۆسکۆپ طبعا لە بەهۆی ئەو ئامێرانە ئێمە دەتوانین دیراسەی مایکرۆستراکچەر بکەین واتە ئێمە دەتوانین بزانین کە ئایا ئەو مادەیە شکڵە هەندسەکانان چی لێ هاتووە طبعا ئێمە کریستال ستراکچەرمانێک کە لێرەدامە کریستال ستراکچەرمان خستۆتە ڕوو لە حەدی ئەتۆمەکاندا ئێمە دەزانین کە ئەتۆمەکان چۆن بەربڵاو بوون لەناو ئەتۆمەکە بەڵام لە مایکرۆستراکچەردا ئێمە شکلی جیاوازمان دەبێت طبعا ئێمە زۆر جار لە هەندێک لە توێژینەوەکانماندا پرسیپیتێتی جیاوازمان دەست دەکەوێت هەندێکیان وەکو گوڵ دەردەکەون طبعا پێم خۆشحال لێرەدا ئاماژە بە هەندێک لە توێژینەوەکان بکەم کە پێشتری بڵاومان کردێتەوە مەسەڵەن بۆ لەو توێژینەوەیدا با بە نمونە پێشانتان دەم یاخود با دوو دانە توێژینەوەتان نیشان بدەم منە و توێژنانە لە تا ئێستا لاانە لە توێژنە شتیان خودی گۆڤارەکان نەزانەوە توێژنان لە ئینتەرناشنال بڵاوبوونێتەوە کە لە گۆڤاری ڕەسەن بڵاوبوونێتەوە ئەگەر بچینە سەر ئەو بابەتێکە ئەم باسی دەکەم ئێستا ئەوانە طبعا مایکرۆستراکچەرن توانەوانێ ئەوەی کە ئێستا لێرە گرتومان ئەوانە کۆمپۆزیشنەکانن واتە پێکاتەکە ئەو مادەی کە ئێمە دروستمان کردووەکو داڕشتا وەکو ئەڵی کە لە 4 مادە پێکاتوە کەپەر کە هۆستە تا ماتریکسە مادەی سەرەکی بنچینەی یەکە ڕێژەی نزیکی 180 مادەکە پێکێناوە ئالومینیۆم کە نزیکی 113 پێکێناوە نیکڵ و نیۆبیۆم تقریبا 104 و ئەوانیان ڕێژێکی کەمتریان پێکێناوە ئەگە سێریکەن ئێمە بە هۆی مایکرۆسکۆپی SEMەوە کەوان یەک لە تایبەتمەندەکانی SEM ئەوەیە کە ئێمە دەتوانین کۆمپۆزیشن و هەروەها پێکاتی مادەکانش ڕەسم بگرین یەکێک لەوانە ئێلیمنتەکانە تەمان لێرەدا ئێستا بە ڕەنگی سوور کە دەرکەوتووە ئێمەمان دەردەکەی کە کەپە یاخۆت ئەگە سێری کە تەمان لێرەدا ئەو ڕەنگانە هەر بە اختیاری ئەو کەسەیە کە تەکنیسیەنە هیچ لەسەر جیازەکە دەکات ڕەنگی سووری بۆ کەپەردانا کە لێرەدا تێبین دەکەن کە بە چ ڕێژەیەک توانێتی لە ناو داڕشتەکەدا بڵاو بێتەوە تەمان لە حەدی 7 مایکرۆ ئەو ڕەنجی داناوە بووی ئەوان دیکەش تقریبا ئەگە سێریکە هەمویان بە شێوی 7 مایکرۆ ڕسمەکان جیراوە لە ئەلومینیۆمدا سێ دەکەن شێوەیەکی لەو شێوازە هەیە نیکل تقریبا لە هەندێک شوێن هەیە بڵاو بە هەندێک شوێن هەیە نییە ئەو شوێنانێکی تاریکەواتە ئەم مادەی تێدا مەوجود نییە بەڵام یەکێک لەو ئێلیمنتانە کە پێدەکرێت نیۆبیۆم ئەگە سێریکەن شێوەیەکی ئەستێرەی دروست کردووە لە ناو مادەکەدا واتە لەو شێوە ئەستێرەیانە چەندانەیەکی تقریبا دروستکردنە کە طبعا تایبەتبەندی مادەکەی گۆڕیوە ئەگە سێریکە ئالومینیۆم تا ڕادێک بەشدار بووە لەو شێوەیە کە لێردا دەبیندرێ بەڵام سەدەکەی نیکڵ یاخود کەپەر ئەو شوێنانە بە تەواوی تاریک بوو
واتە لەو شێوە ئەستێرەیاندا تەنها ئەلمنیۆم و نیۆبیۆم تا ڕادەیەک بەشدار بوونە و نیۆبیۆم تقریبا لەوێدا پرسیپیتیت بووە. طبعا ئەگەر لێرە سێری کێنەمانش هەر مایکرۆستراکچەرن، لەو مایکرۆستراکچەرانە بە تەواوی دەبینرێت کە ئێمە شکڵەکان چۆنەوە طبعا لە حەدی 5 مایکرۆمیتەرە شێوەی ئەستێرەیەکان تقریبا بە جوانی یاخۆ شێوەی پەپولیان هەیە لەناو مادەکەت بڵاو بوونەتەوە. ئەمە دەتوانین دیراسی ئەوانە بکەین کە ئایا بەپێی ئەو پارامترێکی ئێمە گۆڕیمانە لەناو دراسەکەماندا سەرێکە چ گۆڕانکاریەک لەسەر ئەو پرسیپیتێت وە باقی صفەتەکانی دیکە کە لەناو ئەو توێژنەوانماندا ئاماژەمان پێکردووە ڕووی دا. وەرنە لێرەدا توێژینەوەیەکێ کە ئەوەش لە شوێنێکی زۆر بەرز بڵاوبێتەوە ئەو چەندین تێستەکە ئێمە بمان کردو دیراسی مادەکەمان کردووەیەکی لە پارامترەکانمان گۆڕیوە و دراسی مادەکەمان کردووە. تەمانەوە دیسان ئێمە واتە سکانینگ ئێلکترۆمایکرۆسکۆپ لە حەدی 20 مایکرۆدا ئێمە ڕستمان لێگرتووە سەرێکە بە شێوەیەکی و هەروە ماپینگشمان بۆ کردووە. ماپینگ واتە خەریتەکەی ئەو ئلیمنتانە کە تێیدا بەربڵاو بوونتۆ لەکوێدا بەربڵاونتەوە. ئەگە سێری کێن لێرەدا نیۆبیۆم NB سەرێکی ئەو شکڵانی کە پێیان دەکرێت دێندریتەکان پێکاتی سەرەکی نیۆبیۆمە مادەی دیکەشین لەوانێت تدابێ واتە دایسۆڵ ببێ، بەڵام ئەگە سێری کێن بە شێوەیەکی سەرەکی نیۆبیۆم ئەو شکلانیان دروست کردو. طبعا ئەو شکلان ئەگە سێری کێن مەسەستەوە مادەی یەکەم بۆ مادەی دووەم ئەگە سێریکان گەورە بوونە لە مادە سێمدا مەسەڵەن شێوەکەی تقریبا جیاوازە و طبعا دیراسەکەشمان ئەگە سێری کێ هەمووی تا ڕادەیەک لە 20 مایکرۆندا ئێمە مایکرۆمیتەردا ئێمە هاتووینە دراسەکەمان کردەوە لە ناو پێپەرەکەدا تەفاسیلێکمان داواتە لەسەر بابەتێک. باش طبعا هەر لە پێناسەی بابەتەکەدایە شتێکمانێ پێ دەکرێت فری ئێنەرجی. فری ئێنەرجی چێت؟ طبعا ئەمە ئێنەرژی بە شێوەیەکی گشتی پێناسەکراوە لە ناو فیزیادا. ئێمە مادەمان هەیە ئێنەرجیشمان هەیە و ئەو دوانە لە ڕێگای ئەینشتاینەوە تقریبا لە فۆرمولایەکدا ڕێکخراون کە ئێنەرژی دەتوانێت ببێ بۆ ماس و طبعا ئەمە پێش ئەینشتاینی زانیمانەکە conservation of energy مانەواتە ئێنەرژی لە دەست ناچێت و دروستیش ناوێت بەڵکو دەتوانێت لە جۆرێک بۆ جۆرێکە بگۆڕێت. طبعا کەمەبەستمان لە گۆڕینی ئێنەرژیە ئێمە کاتێک کە گەرمیەک دەدەینە مادەکە بۆ هەیە ئەبسۆربیکە کە ئەبسۆربی دەکە مادەکە واتە هەڵی دەمژێ گەرمیەکە یاخود هەر وزەیەکی کەیە کاڵی دەمژێ چی لێ دەکە لەناو خۆیدا کۆنڤێرتی دەکە. ئیتر لەوانەیە مەسەڵەن ڕیاکشنێکی کیمیایی ڕووبدا واتە کۆمپاوەندێک دروست بێ. طبعا کۆمپاوەندەکە بەندێک لەو بێندا دروست دەبێ ئەو بەندە ئەو وزەیە هەڵدەمژێ یاخود زواریوە هەیە لە پێچەوانەوە مەسەڵەن کە بەندێک کیمیا دروست بێ لەوانەیە وزەیەک بخەوێت دەرێ بەڵام ئەمە بەسمان لە گۆڕینی وزەکەیە. جاری واشەیە ئەو وزەیە کە ئێمە پێمان داوە لەوانەیە ببێتە هۆی ڤایبرێشنی ئەتۆمەکان ببێتە هۆی ڕۆتێشنی ئەتۆمەکان و بە هەماشێ. طبعاەوە ئەو وزەیە کە ئێمە دەتوانین بخێنە و مادەیەکەوە بۆی کە لە شێوەی یەکەمەوە دەگۆڕە بۆ شێوەکانی تر. طبعا ئێمە لێرەدا ئینترۆپیمانەیە. ئینترۆپیەکێک لەو پارامترە فیزیانەیە کە ئێمە لە تێرمۆداینامیکدا سەوڕ دەکەم خوێند بمان. ئینترۆپیەکێک لە بابەتە گرنگەکانی تێرمۆداینامیکە بە هەمان شوێ کە ئێوە ئینتارپی حتمەن دێ بزانن چیە. ئینترۆپی واتە ڕاندۆمنس واتە دیسئۆردەرنس واتە نامنەظەمی لە مادەکەدا. کاتێک ئێمە وزەیەک دەدێنە مەسەڵەن بۆ منداڵێک کە بێعار بێ بۆ نمونە واتە وزەیەکی زۆری تێدا بێ سێ دەکەی ئەگەر لە ژوورێک بەرەڵایەتی منداڵەکە چ دەکە هەموو شتەکان بەربڵاو دەکە محاول دەکە هەموو شتەکان پشێوێنێ لە شوێنی سەرەکی خۆیان لایەن دەبە ئەو پێ دەکرێت دیسئۆردەر. کاتێک ئێمە شتەکانمان ڕێکخستووە منداڵەکە بەهۆی ئەوەی کە وزەیەکی زۆری تێدایە منداڵێکی زوندووە محاول دەکە هەموو شتەکان بشێوێنێ. بە هەمان شێوە ئینترۆپی مادەکانیش کاتێک ئێمە گەرمیان پێ دەدەین ئینترۆپی مادەکان بە هەمان ئەندازە گۆڕانکاریان بەسەدادێت. تێرمینۆلۆژیەک کەمانەی بە ناوی فێز ئیکوالیبریە واتە فێز طبعاً یانی دۆخ ئیکوالیبریە لە ئیکوالیبریۆماتە وەکو بڵێن جێگیربوون واتە سابت بوون تا ڕادێک معنایەکی لەو شێوازە پێدەدرێ
واتە ئێمە کاتێککە دراسی گۆڕینی دۆخ دەکەین زۆر جار ئێمە پێویستمان بۆی کە فیسەکان لە حاڵەتێکی ئیکوالیبریۆمدا دراسە بکەین ناکرێ ئێمە لە حاڵەتێکی داینامیکدا بە شێوەیەکی خێرا دراسان بکەین تەعەن ئەو حاڵەتەشەیە ئێمە لە ماتریال ساینسدا زۆر جار مادێکمان گەرم کردووە و بە خێرایی ساردی دەکەین لەو حاڵەتەدا تەعەن زۆر گۆڕانکاری لە سفەتی مادەکەدا ڕۆیدا بەڵام ئێمە لێرەدا مەبەستمان چییە لە فیس ئیکوالیبریە یانە تا فیسێک کە مستەقەڕە لە شوێنێکی دیاریکراودا و طبعاً هەموو مێژەرمەنتەکانمان هەموو پیوانەکردنەکانماندا دەبێ حتمما لە حاڵەتی ئیکوالیبریۆمدا بیپێوین طبعاً ئیکوالیبریۆم مەسەلەن مەبەستمان بازیاتر ڕوونکەینەوە بۆ ئێمە کاتێککە شەکر یاخود کاتێککە ڕەنگێک داخلی ئاوەک دەکەین سەرێکە ڕەنگەکە لە سەرەتاتا وەکو پەڵەیەک دەردەکەی لە شوێنێکی دیاریکرا واتە لە لۆکیشنێک ڕەنگەکەی گرتووە بەڵام ڕەنگەکە لە هەمووی بڵاو نەبێتەوە سەرێکی پاش فترەیەک ئێمە بە تێکوەردان یاخود بە مروری زەمان سەرێکە فترەیەک پێچێ هەتاکو هەموو ڕەنگەکە بە تەواوی ئاوەکەدا بڵاو دەبێتەوە لەو حاڵەتەدا ئێمە دەتوانین بگەینە ئیکوالیبریۆم واتە بە شێوەیەکی ڕێک و پێک بڵاو بێتەوە و سابتە لەوەی لەمە دووە هەرچەند ئێمە تێکی وەردەین ئەو ڕەنگە زیاتر بڵاو نابێتەوە طبعاً لەو حەدەدا ئێمە دەتوانین تێستەکانی خۆمان بۆ مادەکە بکەین بەڵام ئەگەر بێت و مەسەڵەن بۆ ئێمە دوو مادە ئیتر سارد و گەرم یاخود مادەیەکی ڕق و شل تێکەڵ کرد بێ پێش ئەوەی بگاتە ئیکوالیبریۆم واتە بە تەواوی لەگەڵێکدا حەل ببێ ئێمە ناتوانین تێستەکانی بۆ بکەین بۆی هەیە شوێنێک لە مادەکە ساردتر بێت لە شوێنەکەی دیکە بۆیە شوێنێک لە مادەکە کۆمپۆزیشن و کۆنسنتریشنی مادەی دووەمی زیاتر بە لە شوێنەکەی دیکە شوێنێک لە ئێستا بۆ نەگەچایەک شەکری تێ بکەین بە نمونە ئێمە گەر شەکرەکە تێکی وەرنەدەین کە سەرەتا چایەکە دەخۆین تەوعەن تاڵ بەس فترەیەک کە پێچ و وردە بەرەو شیرن و شیرنتر دەچێت لە کۆتایی دێمە بەس شەکرەکە دەخۆینەوە طبعاًەوە سیستەمەکە کە ئیکوالیبریۆم نییە واتە ڕێک نییە بەڵام لە سیستەمێک کە گەیشتێت لە حەدێکی ئیکوالیبریۆم لەو حاڵەتەدا ئێمە چمانەیە بە تەواوی مادەکە لە ناوێک تێکەڵ بووە یاخود طبعاًەوە لە حاڵەتی کۆمپۆزیشن یاخود پلەی گەرمیەکە لە شوێنێکی دیاریکراو سابتە واتە گۆڕانکاری لە دۆخی مادەکەدا ڕوونادا لێرەدا سابتە ئەو حاڵەتێکی ئیکوالیبریۆمەکە ئێمە لە مێژەرمنت و تێستەکانماندا پێویستە ڕەچاو بکەین طبعاً سێ فاکتەری گرنگمان هەیە لە ماتریال ساینسدا بە تایبەتی ئێمە لە تێرمۆداینامیکدا بە هەمان شێوە سێ دانە پارامتەری گرنگمان نەبوو پرێژەر طبعاً هاوکات لێرەشدا پرێژەرمان هەیە تمپرچەر یاخود پلەی گەرمی لە تێرمۆداینامیکدا ئێمە پارامتەری سێمان ڤۆلیۆم بوو بەڵام لە ماتریال ساینسدا کە دەمانێت فیز دایگرامەکەی دراسە بکەین لێرەدا پارامتەری سێمان بریتە لە کۆمپۆزیشن واتە پێکاتە ڕێژەی پێکاتەکە بۆمە گرنگە لەنا ئەو دایگرامانە کە ئێمە دەمانوێت دیراسەیان بکەین طبعاً مێتا ستێبل ستەیتمانەیە واتە ئەو ستێتە ئەو دۆخەی کە ناجێگیرە طبعاً لەوانەیە هەندێک دۆخەیە دروست ببێ بەڵام جێگیر نییە واتە پاژماوەیەکی ئەو ستێتە دەڕوا بەرەو ئیستیقرار هەرما ئەو شتێک کە مستەقەڕ نەبوو پاش فترێک دیکەی دەکات مەسەڵەن بۆ ئێمە مشعەکانمانێ مادە تیشکەرەکانمانێک کە پێیان دەوتر مادەی ئەنستێبل ئەم مادانە چووکە مستەقەڕ نینە واتە ناوکێکی ناجێگیریان هەیە پاش فترێکی سێ دەکەێت دیکەی دەکات ئیتر بە دەرپەڕاندنی ئالفا بێتا گاما دیکەی دەکات یاخود مەسەڵەن شیری بێتەوە بۆ دوو مادەی پێیان دەوترێ داوتەرز چ دەکات مادەکە دەچێتە حاڵەتێکی ستێبل تاوان مادەی بە هەمان شێوە ئێمە مێتا ستێبل ستێتمان هەیە واتە ستێتێک کە ناجێگیرە واتە بە تەواوی مادەکە نەگەیشتۆتە حەدێکی ئیستیقرار کە پێی دەوترێ مێتا ستێبل ستێت طبعاً فیز دایگرام هاوشێوەی تێرمۆداینامیک دەتوانێت لە شێوەی 2D بێ یاخود 3D لەو حاڵەتاندا ئێمە دەتوانین دراسانکەین طبعاً کە دەڵێن 2D واتە ئێمە هێڵکارێکمانێک کە لەسەرێک لە تەورەکان پلەی گەرمی مەسەڵەن هەیە لە تەوەری دیکە بۆ هەیە کۆمپۆزیشنمانە بێ ئەگە بە شێوەی 3D بێ بۆ هەیە پارامتەری سێممان دەتوانێت پرێژەر بێت لە هەندێک بەتابێت لە حاڵەتی ماتریال ساینسدا هەمان بێت بەڵام ئەوەی کە زۆر باوە بەڕاستی بریتە لە 2Dەکە طبعاًەوە دایگرامەکە زیاتر کە لە تێرمۆداینامیک دێمە ئەمە ئاشنانە کە شێوەیەکی 2D هەیە کە پرێژەر لەگەڵ تمپرچەر دایگرامێکی پێداین کە
ستێتی مادەکەمان لە سێ جۆری سۆڵید و لیکوید و ڤیپەر واتە ڕق و شل و گاز جا دەکاتەوە. تەوانەوە شێوەیەکی تودیە ئێمە فریدیەکەشمان دیتووکە لە تەرمۆدینامیکدا ئاشنا بووین. تەوانە من لە ئەرداوەکو باسم کرد تمپرچەر کۆمپۆزیشن یەکێک لە باوترینی ئەو دایاگرامانەی کە لە ماتریال ساینسدا دراسە دەکرێت.